ئێمە وەکو نەخۆشخانەی ڤێتەنەری ڕۆیاڵ بۆ دووەمین ساڵ لە سەریەک لە ساڵیا دیکردنەوەی نەخۆشخانەکەمانە پێمان خۆش بوو خزمەتێک بە تەواوی شاری سلێمانی و تەواوی ئاژەڵۆستانی شاری سلێمانی بکەین و هەروەها ئەو خاوەن ئاژەڵانی کە ماوەیەکی زۆرە ئاژەڵ بەخێوەکەن و لەم ساڵیادا ئێمە مەراسیمێکمان بۆ ئامادە کردوون کە تیایدا جوانترین پشیلەی شاری سلێمانی هەڵەبژێردرێ و خەڵاتی یەکەم و دووەم و سێم خەڵاتێکی تایبەتێبێک لەلایەن نەخۆشخانەکەەوە دابین نەکرێت و تەواوی ئەو پشیلانەشی کە بەشداریان کردو هەر خەڵاتی تایبەتی ڕۆیاڵیان پێدرێ و مەراسیمەکەی ئێمە لە ڕاستیا لە چەند بەشێک پێدێ یەکێک لەو بەشانە باسکردنێکی خەستەخانەکەمانە لە چەند بەش پێک دێ و لە ساڵی چەند دامەزراوە و بڕگەیەکی ترکە زۆر گرنگە بەلامانەوە ئەوەیە کە لە ناو شاری سلێمانیە کۆمەڵێک بگرێت لە ناو شاری هەولێر و شارەکانی تریشە کۆمەڵێک ئاژەڵدۆستی تایە کە بەبێ بەرامبەر ساڵانێکی زۆرە خزمەت بە ئاژەڵانی بێلاناکەن حەزمان کردووەکو ڕێزلێنانە گو خەڵاتێکی شایستە لەو ڕۆژە چەند کەسایەتیەکمان دیاری کردووە کە خەڵاتی ڕۆیاڵیان پێ بەخشین لە پای ماندووبوونیان کە یارمەتی ئاژەڵانی بێلانایەن لەم شارەیە یەکێک لە ئامانجەکانی ئەم ئیڤێنت و ئەم مەڕاستیمە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە دەربارەی ئاژەڵی بێلانە دەربارەی مافەکانیان و عەزێر نەدانیان و هەروەها بوون هەچ کەس لای خۆیەوە بتوانێت بە بڕێکی کەم خۆراگیا خود ئەو بۆ سەگ و پشیلەی کۆڵانەکانی خۆیان دابین کە و لە کاتی هەبوونی وەنە ئاژەڵێکی بریناریا خود سارە لێدانی هەر حاڵەتێک لە ناکاوە بە زووترین کان پەیوەندی بکرێ بە ڤێتەنەریەکان و یاخود بە پزیشکی ڤێتەنەریەوە بۆ چارەسەرکردنی و ئاژەڵە بێلانانە و هەروەها یەکێکی تر لە ئامانجەکانی ئەم ئیڤێنتە هۆشیارکردنەوەی خاوەن ئاژەڵانە و بە تایبەتی لە نێو شوێنە چینی مناڵ کە ئاژەڵانیان خۆش بێ عەزێتیان نەدەن و هەروەها فێر بن ئەم ئاژەڵە چۆن بەخێو ئەکرێ کێشەکانی چین چپی سەگا بۆم ئاژەڵە بکرێت چی لە ڕووی کوتانەوە چی لە ڕووی پێدانی حەوی کرم و قەترەی سەرپشت و ئەو پێداویستیانەی کە لەسەر ئاژەڵەکەی ئەو کەسی کە بە خێویەکە بە جوانترین شێوە ژیانێکی شایستەی وەدابین بکە.